ئازیزان بەردەوام دەبین تەوەری دومی گفتوگۆکانمان دەست پێ دەکەین باس لە کاریگەریەکانی بەهای یاخود دابەزینی بەهای دینار دەکەین و لە هەمان کاتیشدا خستنەڕووی دۆلار لەلایەن بانکی ناوەندیەوە چ کاریگەریەکی لەسەر بەهای دینار و بە شێوەیەکی گشتی لەسەر ژیانی هاوڵاتیان دروست کردو. تایبەت بەم بابەتە ئارای ئیبراهیم ڕۆژنامە نووسیابووری لە ستودیۆی بەیانی کورسان نیوز لەگەڵمان ئامادە دەبێت، هەروەها چەند گرافیکێک ئامادەیە زانیاری زیاتر لەسەر گرافیکەکە ئاماژەی پێدەدەین. کاگارا سپاس بۆ ئامادەبوونت بە خێراتی، زۆر سپاس. دەمەوێت لەوە دەست پێ بکەم بانکی ناوەندی گۆڕانکاری لە خستنەڕووی بەهای دۆلار دەکات. ئەمە کاریگەریەکی چی دەبێت؟ جاگەر هاوکارانیشمان یارمەتی دەرمان بن لە ڕێی گرافیکەکەەوە زانیاری زیاتر هەیە بفەرموو. دیارە بانکی ناوەندی عێراق فشارێکی زۆری ئەمریکای لەسرە بۆ ئەوەی کە مۆزوعی خستنەڕووی دۆلار ڕێک بخاتەوە. ئەم ئاگاداری ئەمریکا لە ماوەی چەند مانگی ڕابردووە بووە. بەڵام بانکی ناوەندی تا ڕادەیەک کارەکانی ڕێکارەکانی دواخستووە کە لە دوو مانگی ڕابردووە دەستی پێکردەوە. ئێمە لە مانگی 11 و مانگی 12 بە تایبەت کە بەهای دینار بە تەواوەتی وردەودا بەرەو دابەزین هەنگاوینە واتە $100 لە 148,000ەوە بۆ 169,000 تا دوێنێ هات. با بڵێن دابەزینی بەهای دینارەکە بە شێوەیەکە کە خستنەڕووی دۆلار لەلایەن بانکی ناوەندیوە ڕۆژانە کە پێشتر لە مانگی 10 و 9 ساڵی ڕابردوودا ڕۆژانە $200 میلیۆن بوو، دواتر لە مانگی 11 کەمی کردەوە بۆ 150 بۆ 120 تا خوار $100 میلیۆن. بەڵام ئەو داتایانەی کە ئەی خستە ڕوو ڕۆژانە کەمتر بوو لە واقعی خستنەڕووی دۆلار. بۆ نمونە ئەمڕۆ چوارشەممەیە ئەڵێ $6 میلیۆن دەخەمە ڕوو، بەڵام لە ڕاستیدا و لە حقیقەتە دوای دوو ڕۆژێت ئەم داتایانە دەستکاریەکە بە تایبەتی دەستکاری خستنەڕووی حواڵە ئەکات. بۆ نمونە $30 میلیۆن بە حواڵە خستۆتە ڕوو، بەڵام لە بنەمایە کە دوودی بە $5 میلیۆن کە ئەمە کاریگەری تەواوی لەسەر خستنەڕووی دۆلار با بڵێن یاخود دابەزینی بەهای دینار هەیە لە بازاڕەکانی دراو لە هەرێمی کوردستان و لە عێراقی. باشە کاگار، ئەمە لەرستا با بڵێن یەکشەمە دووشەمە سێشەمە داتامان لەبەر دەستایە گۆڕانکاریەکان ئەو گرافیکەی کە ئەیبینی بۆ نمونە لە 23 میلیۆن دلاری خستە ڕوو، لە 30 مانگ 95 میلیۆن دلار، لە 31 کە دوێنەیەکە 69 میلیۆن دلاری خستۆتە ڕوو. بەراورد بە دوو مانگی ڕابردوو مادام بانکی ناوەندی خستنەڕووی دۆلاری لە خوار $100 میلیۆن وەیە کەواتە کاریگەری تەواوی لەسەر دابەزینی بەهای دینار هەیە. دوو مانگ لەمەوە بەر $100 لە بازاڕەکانی دراو لە هەرێمی کوردستان و عێراقا بە 149,000 دینار بوو. بەڵام پاش دوو مانگ لە دابەز لە کەمکردنەوەی خستنەڕووی دۆلار لەلایەن بانکی ناوەندیەوە $100 گەیشتۆتە 168,000 دینار. تەنانەت دوێنێ دوای خستنەڕووی دۆلار کە کەمی کردەوە بۆ $69 میلیۆن $100 گەیشتە 169,000 دینار. واتە هەر $100 24,000 دیناری فەرق بووە لە بەراورد بەو نرخەی کە بانکی ناوەندی خستنەڕووی دۆلاری ڕاگەیاندووە. ئەگەر سڵایدی کەتان هەبێ پیشانی بڵێ بە دڵنیاییەوە ئەگەر هاوکاران یارمەتی دەرم دیارە دوێنێ لە بازاڕەکانی هەرێمی کوردستان خستنەڕووی بەهای دۆلار کاریگەریەکی زۆری هەبووکە بۆ یەکەمین جار بۆ ئاستە بەرز بوویەوە. ئەمە بە شێوەیەکی گشتی کاریگەریەکان لە دوای خۆی چی دەبێت جێدێڵی یاخود پێشبینی ئەوە دەکرێت جارێکی دیکە دابەزێتەوە؟ بەڵێ ئەگەر ڕوونکردنەوە بن لەسەر گرافیکەکە وەڵامی پرسیارەکەش تێمەوە ئەوەی کە باسمان کرد ئەو جیاوازیە. بۆ نمونە پێشتر بانکی ناوەندی عێراق باسی لەوە کردووە لە 21 152 میلیۆن خستۆتە ڕوو، باشە، بەڵام دواتر کە چێکی داتاکان کراوەتەوە کەمی کردوتەوە بە 124 میلیۆن دلار. حواڵە 114 میلیۆن ئەعلان کردووە پێشتر ڕایگەیانوە، بەڵام لە ئەساسا لە ڕاستیدا 86 میلیۆن دلار بووە. بۆ نمونە بۆ 22/11 بۆ 23/11 بە هەمان شێوە ئەگەر سەیری با بڵێن دەبینی بەرز دەبێ و نزم دەبێت. کەمی کردوتەوە بۆ نمونەتی 152 میلیۆن کردوتی بە 124 میلیۆن. واتە بەکۆی گشتی ئەو داتانەی لە بانکی ناوەندی دەخرێتە ڕوو لە ڕاستیدا واقعی نییە. باشە بە تایبەتی ئەو مەبلەغەی کە بۆ حواڵە ئەی خاتە ڕوو. ئێمە ئەزانین حواڵە بۆ ئەوەیە کە بازرگانان کاڵا و شمەک هاوردەی عێراق بکەن، دۆلاریان پێویستە کە کەمتر خرایە ڕوو با بڵێن کە حواڵە کەم بوو بازرگانان ناچان لە بازاری دراو دێن ئەو دۆلارە کاشێک کە بانکی ناوەندی خستێتە ڕوو بۆ بۆرسەکانی پارێزگاکانی عێراق لەوێەوە کاشەکە ڕایکێشن دووبارە کاریگەری هەیە لەسەر دابەزینی بەهای دینار. بووبرە بۆ پرسیارەکە. بەڵێ باسم لەوە کرد لە ئێستادا هەم لە گرافیکەکەش باس لە حواڵەکردنی هەم کاش و هەم حواڵەش کراوە لە ڕووی دۆلارەوە بە شێوەیەکی گشتی ئەو با بڵێن فۆزایی کە دوێنێ لە بازاڕەکان و بە تایبەتریش بەهۆی بەرزبوونەوەی بەهای دۆلار بۆ ئاستە بەرزە
پێشبینی دەکرێت بۆ نمونە جارێکی دیکە دابەزین بەخۆیەوە ببینێ یاخود بۆ نمونە ڕەنگە جارێک بەهاگەر دوێنێ لە 160 بکاتە 170 و زیاتریش؟ ئێمە ئەزانین کە با بڵێن دۆلار ئەو دۆلاری کە بانکی ناوەندی دەیخاتە ڕوو کەمترە لەو ڕێژەیە لەو خواستەی کە لە بازار و لە پارێزگاکانی دیکەی عێراقدا هەیە. بۆ نمونە پێشتر 200 میلیۆن دلاری ئەخستە ڕوو ئێستا 60 میلیۆن دلارە خاتە ڕوو کەواتە خواز لەسەر دۆلار زیاترە بۆیە بەهای دینار بەم شێوەیە دابەزیوە. خاڵی دووەم ئەوەیە کە بانکی ناوەندی عێراق متمانەی لەدەست داوە. بۆ نمونە ئێمە ئەزانین کە لە مانگی ڕابردوودا بەرپرسانی بانکی ناوەندی مستەفا غالب کە پێشتر مەحافزی پارێزگاری بانکی ناوەندی بوو دەیوت ئەم دۆخە کاتیە و چارەسەری دەکەین بەهای دینار بەرزەکەینەوە، بەڵام دواتر سوودانی دوای ئەوەی چەندین بەڵێنی دانێتوانی جێبەجێکە سوودانی هات پارێزگاری بانکی ناوەندی گۆڕی بە عەلی عەلاق کە بە وەکالەت پۆستەکە بەڕێوە بە ئەویش کە هاتۆتە ئەو پۆستەی وەرگرتووە کە پێشتر بۆ ماوەی 6 ساڵ پارێزگاری بانکی ناوەندی بووە بە هەمان شێوە بەڵێنی داوە کە بە زووترین کات بەهای دینار بەرز بکاتەوە، بەڵام تاکو ئێستا نەیتوانیوە لەبەرچی لەبەرەوەی ئەو ڕێکارانەی ئەمریکا دیاری کردووە بۆ خستنە ڕووی دۆلار بانکی ناوەندی نەیتوانیوە تاکو ئێستا بەرجەسەی کاوە جێبەجێی کات. بۆیە هۆکارەکەی ئەوەیە کە دۆلار لە عێراقەوە ئەڕوات بۆ وڵاتی ئێران، بۆ سووریا، بۆ لوبنان، بۆ چەندین وڵاتی تر. بۆیە ئەمە کاریگەری هەیە لەسەر ئەو فشارانەی کە ئەمریکا هەیەی لەسەر بانکی ناوەندی کە نەیتوانیوە وەکو خۆی جێبەجێکە و بەهای دیناریش بەم ئاستە بەم شێوەیە دابەزێ. بەڵێ بەشێکی دیکەی گرافیکەکە هەر تایبەت بەخستنە ڕووی دۆلار لەلایەن بانکی ناوەندیەوە ئاماژەکان لەسەر ئەم بابەتە ئەمە هەموو ئەو ڕۆژانەیە کە بۆ نمونە پێشتر چواری 129 میلیۆن دلاری خستۆتە ڕوو هەر چواری 12 دواتر داتاکەی دەستکاری کردووە بەپێی پێگەی فەرمی خۆی کە بانکی ناوەندی پێگەیەکی فەرمی خۆیان هەیە دوای چەند ڕۆژێک کەمی کردوتەوە بۆ 55 میلیۆن دلار واتە ئەگەر دیقەت بین حواڵە 108 میلیۆن دلار بووە کردوەتی بە 34 میلیۆن بۆ 12 حواڵەی 79 بووە کردوەتی بە 4 میلیۆن واتە 75 میلیۆن دلاری لە حواڵەکەم کردوتەوە کەمە کاریگەری تەواوی لەسەر بەهای دینار هەیە بۆ دابەزینی. بۆ نمونە لە 12 حواڵەی 85 میلیۆن دلار بووە کردوەتی تەنها بە 500,000 دلار کەواتە ئەمانە کاریگەری تەواوی هەبووە لەسەر بەهای دینار و متمانە لەلایەن بانکی ناوەندیەوە تا هاوڵاتیان بازرگانان متمانەی تەواویان بۆ ڕێکارانە نییە تاکو ئێستا کە بانکی ناوەندی ڕایگەیاندووە. بەڵێ لە هەمان کاتە هەر دوێنێ سوودانی لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنی عێراقی باسیلەوە کردووە کە بەهای دینار هێشتەش بەرزە وەک وابووری ناسێک لەسەر ئەم قسە هیچیت هەیە؟ سەراحەتەن ئەوەی سوودانی ئێڵێ بۆ ئەوەیە کە حکوومەتەکەی مەترسی لەسەر دروست نەبێ چونکە ئێمە ئەزانین کە هەفتەی ئایندا پرۆژە بودجەی 2023 عێراق دەکاتە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و فشارێکی زۆر گەورە لەلایەن ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە هەیە هەر فشاری ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوو کەوای کرد سوودانی پارێزگاری بانکی ناوەندی بگۆڕێ و ئێستش ئەو فشارانە بەردەوامە لەسەر سوودانی هەم لەلایەن ئیتاری تەنسیقی چوارچێوەی هەماهەنگی کە پێکێنەری سەرەکی ماڵی شیعان پێکێنەری سەرەکی حکوومەتەکەی سوودانین کە دوێنێ پشتیوانیان بۆ سوودانی دەربڕیوەتەوە کە باسییان لەوە کردووە پێویستە بەهای دینار جارێکی تر بەرز بکرێتەوە بەرامبەر بە دۆلار بۆیە چاوەڕوان ئەکرێ ئەگەر بێت و فشارەکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە بەردەوام بێ لەسەر حکوومەتەکەی سوودانی بە مەرجێک ئەو ڕێکارانەی ئەمریکا داوای ئەکات بۆ خستنە ڕووی دۆلار بۆ ئەوەی کە دۆلار نەچێتە دەرەوەی عێراق بە قاچاق پێمان وایە کە بەهای دینار تا ڕادێک بەرزەبێتەوە بەڵام ئەگەر فشارەکان بەردەوام نەبێت بە تایبەتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەلایەنە سیاسەکانەوە ئەم دۆخە بەم شێوەی ئێستا بەردەوامە بێ کە هەر 100 دلارێک 23 تا 24 هزار دینار جیاوازی هەیە لەگەڵ ئەو نرخەی کە بانکی ناوەندی دەیخاتە ڕوو کە هەر 100 دلارێک بە 146 هزار دینارە واتە ئەگەر بە واقعی باسی بکەین بۆ نمونە ئەگەر فەرمانبەرێک موچەی مانگانەی لەبەرەوە ئێمە موچە خۆرانی عێراق و هەرێمی کوردستانی شەمویان موچەیان بە دینارە ئەگە موچەی مانگانەی کەسێک ملیۆنێک دینار بێ لە ئێستا بەهۆی دابەزینی بەهای دینارەوە 850 بۆ 900 هزار دینار وەرەگرێ واتە بەهای دینار لە 115 لەدەست داوە بەرامبەر بە دۆلاری ئەمریکی. بەڵێ کاگارە ئەگەر باس دەم گرافیکە بکەین دەبینین کە لە نێوان سیانزەی 12 بۆ چواردەی 12 گۆڕانکاریەکان لەم ڕۆژ دەبێت. ئەو دوو ڕۆژە سیانزەی 12 وەکو نموزەج وەکو سامپڵێک با بڵێن خراوەتە ڕوو
دەبینین جیاوازەکە زۆر زۆرە ئەوەی کە باسمان کرد بۆ نمونە پێشتر 135 میلیۆن دلاری ڕاگەاندووە بەڵام دوای چەند ڕۆژێک هاتووە داتاکەی لە پێگەی فەرمی خۆی دەستکاری کردووە کەمی کردوتەوە 135ەکەی کردو بە 47 میلیۆن دلار و 500 هزار دلار و حواڵەی کەم کردوتەوە ئەگەر ببینین کاش و حواڵەکەش تقریبا 3 میلیۆن دلاری کەم کردوتەوە بەڵام حواڵەی زۆر کەم کردوتەوە لەبەرەوەی با بڵێن چاودێری ئەمریکا لەسەر خستنە ڕووی دلار هەیە بۆ حواڵە کە بزانێ ئەم دلارە ئەچێتە کوێ بۆیە لەبەر ئەوەی کە بانکی ناوەندی و بانکە ئەهلیەکان کە مامەڵە بە دلارەوەکەن سزای قورسی ئەمریکا نەدرێن هاتوو ئەم داتایانی دەستکاری کردووە واتە هەر لە بنەمایە ئەم دلاری نەخستۆتە ڕوو با بڵێن 85 میلیۆن دلاری نەخستۆتە ڕوو ئەعلانی کردو دوێتی 85 میلیۆن دلار بەڵام لە بنەمادا 500 هزار دلار بووە بۆ ئەمەشیان بۆ لە پێشتر 138 میلیۆن دلاری ئەعلان کردووە بەڵام دوای چەند ڕۆژێک هاتووە دەستکاری داتاکەی کردووە هەر چواردەی دوانزە کردوێتی بە 66 میلیۆن دلار حواڵەی زۆر کەم کردوێتەوە ئەگەر بینین کاشەکە وەکو خۆیەتی 62 میلیۆن دلارە بەڵام حواڵەی لە 76 میلیۆن دلار و کەم کردوێتەوە بۆ تەنها 4 میلیۆن دلار کەواتە ئەمە متمانەی بانکی ناوەندی کەم بووتەوە و چی دێت لەمە دووە ئەگەر بانکی ناوەندی ڕای بگەێنێ کە من ئەمڕۆ 150 میلیۆن دلارە خەمەڕوو لە لای بازرگانان لە لای ئەوانەی کە مامەڵە بە دۆلاری ئەمریکیەوەکەن لە عێراقا متمانیان لە دەسێن ئەگە هەر ئەم داتایە پێشتر کە مانگی دوانزە بە تۆتەڵ بە تێگەڕا دیقەت بین پێشتر ئەعلانی کردووە کە 2 میلیارد و 400 میلیۆن دلاری خسۆتە ڕوو بەڵام دوای کەمکردنەوەی دوای دەستکاریکردنی ئەم داتایانە لە 150 کەمی کردوێتەوە کردوێتی بە 1 میلیارد و 170 میلیۆن دلار واتە تێکڕای ڕۆژانە کە پێشتر ئێمە باسمان کردو 120 میلیۆن دلار بووە کە تا ڕادەی ڕێژەیەکی باشترە وەک لەوەی کە بۆ نمونەوەکو ئێستا کە ئەعلانەکەی بەڵام دوای دەستکاریکردنی داتاکان تێکڕای ڕۆژانە بۆ 58 میلیۆن دلار واتە بە کۆی گشتی کەمکردنەوەی خستنە ڕوو دەستکاریکردنی ئەو داتایانە لە 151 بووە واتە بانکی ناوەندی ئەو ڕاگەیاندراوانەی کە باز لە خستنەڕووی دۆلار ئەکا کە ئەمڕۆ 100 میلیۆن دلارە خاتە ڕوو لە بنەمادا کەمترە لە 150 دواتر دێت ئەم داتایانە دەستکاری ئەکاتەوە ئەگەر دیقەت بین هەر لە مانگی دوانزە حواڵی 1 میلیارد و 500 میلیۆن دلار بووە باشە بەڵام سەیری ئەگەر دیقەتی حواڵەکە بین کردوێتی بەچەند بە 320 میلیۆن دلار واتە 1 میلیارد و 180 میلیۆن دلاری حواڵی کەم کردوێتەوە هاتووە دەستکاری ئەم داهاتیانی کردووە لە ترسی چی لە ترسی چاودێریەکانی ئەمریکا لەسەر خستنە ڕووی دۆلار کە ئەمە کاریگەری هەیە لەسەر داوەزینی بەهای دینار زیاتر مەترسی زیاتر دروستەکە لەسەر بەهای دراوە نیشتیمانەکەمان کە دیناری عێراقیە بۆ پێویست بەوە کە هەم حکوومەتەکەی سوودانی و هەم ئەندامانی ئەنجومەنی نوێرانانی عێراق کە هەڵبژێردراوی گەلی عێراقن فشار بکەن کۆ بۆ ئەوەی کە بەهای دینار جێگیری بەخۆی ببینێ بەرامبەر بە دۆلاری ئەمریکی بەڵێ کاگارا وەکو کۆتا پرسیارم دەمێ ئەو بڵێم وا بڕیارە هەفتەی داهاتوو بودجە لە پەرلەمانی عێراق قسەی لەسەر بکرێ ئەمە کاریگەری دەبێت لەسەر ئەم بارودۆخی کە ئێستا لە بەهای دینار لە بازاڕەکانی هەرمی کوردستان و عێراق دروست بووە بەڵێ بە دڵنیاییەوە لەبەرەوەی دوێنێ ئەندامانی لیژنەی مالی ئەندامانی لیژنەی دارایی عێراق سەردانی عەلی عەلاق پارێزگاری بانکی ناوەندیان کردووە کە جۆرێک لە مەسجی توندیان خستۆتە ڕوو بەوەی ئەگەر بێت و بەهای دینار جێگیر نەکرێتەوە بەرامبەر بە دۆلار ئێمە ئامادەنین پرۆژە بودجەی 2023 بەم شێوەیە پەسەند بکەین و هەر دوێنێ پارێزگاری بانکی ناوەندی پێی ڕاگەیاندون کە لە هەفتەی ئایندەیە دوو وەفد سەردانی وڵاتی تورکیا و واشنگتن ئەکا ئەوەی واشنگتن کە گرنگترە بۆی گفتوگۆ لەگەڵ ئەمریکا بکەن مۆڵەتێک بدا بە عێراق کە داوای مۆڵەتی 6 مانگ بۆ ساڵێکیان کردووە بۆ ئەوەی کە خستنە ڕووی دۆلار واتە خستنە ڕووی دۆلار لایەن بانکی ناوەندیەوە ڕێخستنەوەی بۆ بکەن ئیتر ئایا ئەگەر ئەمریکا ئەو مۆڵەتە بدا بە عێراق کاریگەری ڕاستەوخۆی ئەبێ لەسەر بەرزکردنەوەی بەهای دینار بەڵام ئەگەر بێت و مۆڵەتەکە نەدات پێمان وایە فشارەکانی ناوخۆی عێراق کە ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقن لە گفتوگۆکردن لەسەر پرۆژە بودجەی 2023 کاریگەری ئەبێ لەسەر داوەزینی بەهای دینار ئەگەر بێت و فشارەکان بەردەوام بێ ئەگە بەردەوام نەبێ بە ئاسانی 100 دلاری ئەمریکی نایەتەوە خوارد 160 دیناری عێراقی بەڵێ سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ ئارایی دایم ڕۆژنامەنووسی ئابووری